گرفتەکە ئەوەیە ئێمە بۆ وەکو خانمان توندوتیژی قبول ئەەکەین ئەمە بەشێکی پەیوەندی بە کللتور و شێوازی پەروەردەکردنمانەوە هەیە بەشێکیشی لەلایەنی سایکۆلۆژیەوە دەرونی خانمان بەگشتی لە هەر شوێنێکی دنیاە بین ئێمە وا پەروەردە ئەکرێن لە مناڵیەوە کەچ ئەبێ شتێک بکات بۆی قبولکرااو بێ لەلایەن بەرامبەرەکەیەوە هەروەشاڵە تەحملیەکان لەگەڵ بەردامە بم ئێمە وا پەروەردە ئەکرێن لە هەموو دنیاە کە ئەبێت ئێمە شت بکەین بۆی قوبول کراوە بین ئیتر لە بیدایەتەوە کە لەگەڵ خێزانی خۆمانە ئەژین ئەبێ قاپەکان بشۆی ئەنجا کچی چایکی ئەبێ دەرەجە بێنی ئەنجا کچی چایکی ئەبێ گرفت و عنی ئەبێت بە قسەی دەوروبەر بکەی ئەنجا تۆ قوبول کراوی لە کاتێکە بۆ کوڕان ئەمە زۆروانی عنی دەرەجەش نەهێنن ئێوە هەر قوبول کراون ئیشی ماڵیش نەکەن قوبول کراون ئەم جیاوازیە لە پەروەردەکردنە وا ئەکات لە هزری ئافرەتە ئەوە ئەچەسبێت کە من هەر ئەبێ شت بکەم بۆی قوبول کراوم و ناڕاستە و خۆش کاتێککە تۆ ڕەت ئەکرێتەوە کەسێک ئەڵێ من تۆم ناوێ کەسێک ئەڵێ من نامەوێ لەگەڵ تۆ بژیمیان ڕەخنەت لێ ئەگرێ یەکسەر بەرەبینە خۆمان ئەبێ هەڵەکە لەکوێ ئەبێ لە ئێمە ئەنی خانمێکە لە پەیوەندیەکە ماوەتەوە مێردەکەی توندوتیژی بەرامبەر ئەکا مێردەکەی حسابی بۆ ناکە ئەگەر مێردیشی نەبێ ئێمە لە زۆر کەسا لە پەیوەندی خۆشەویستیشە ئەمەمان هەیە کە لی ناپرسێتەوە بە هەند وەریناگرێ ئەو پێویستیانەی کە هەیەی ئەم وا ئەزانێک خەلەلەکە لە خۆیەتی ینی زۆربەی خانمان کە سەردانی کلینیک ئەکەن ئەڵێ مثلەن تۆ بڵێ منی بەدڵ نەبێت تۆ بڵێ من جوان نەبم تۆ بڵێ من باش نەبم ینی خەلەلەکە لە خۆیە بدوێ خەلەلەکە لە بیرکردنەوەی ئێمەیە وەکو ژن و لە ڕووی دەرونیەوە جگە لە خۆمان کاتێککە توی ئەم گرفتە لەگەڵ ژنەکانی تری شاباز ئەەکەی ئەوانش عینەن